ئەوانەی کە دفاعیان دەکرد لە قەوارەی زایۆنی و دژی مسلمانە فەڵەستینەکان قسەیان دەکرد خەریکە تەراجوع دەکەن بۆ زوڵمەکەی جوولەکە ڕۆژ بە ڕۆژ ئەستور دەبێ و قەبە دەبێ و گەورە دەبێ حیاوانیشی بردووە ئەمریکا حیای پێوە چووە ڕۆژ ئاوا وڵاتانی ئەوروپا حیایان پێوە چووە و وڵاتانی عەرەبی حیایان پێوە چووە ئابڕوویان چووە کەوتون و ژێنیشانەی پرسیار و هەندێک خەڵکی کە بە ناوی شوێنکەوتنی سەلەفی ساڵح و قورئان و سونەت فەخر فرۆشی دەکەن بەسەر ئابڕوویان پێوە چووە خەریکن تەڕاجوع دەکەنەوە بەڵام ئەو کاتە خەڵکێکی زۆر جەیشێک فەیسبووک و کۆمێنت نووسی لە ئێمە ئیزندا بوو بۆ کاکە چمان گوتووە دەڵێم ئەوەی بەرگری نەکا لەو موسڵمانە فەڵەستینیانە نیشانەی پرسیار لەسەر موسڵمانەتی خۆی دادەنێ بۆ چکەوەی برای دینیتن خوشک و برای دینیتن نیشانەی پرسیار لەسەر مرۆڤایەتی خۆی دادەنێ چکەوانش مرۆڤن و نیشانەی پرسیار لەسەر کوردایەتی خۆشی دادەنێ بۆ چونکە ئەگە تۆ بەرگری لەوانە نەکەی خەباتی ڕزگاری خوازی دەکەن 75 ساڵە وڵاتەکەیان داگیر کراوە ئەوە ڕاست و شەپ و زەڕ بەسەر خەباتی ڕزگاری خوازی خۆشت دادێنی ڕۆژێک بۆ تۆ شەر مەزلوم بووی ئێستا شەر مەزلومی لە بەشەکانی دیکەی کوردستان